سڵاتان لێبێت من توانانەقیم لە ئەڵلقەیەکی نوێی سەعاتی سفر هاتوونەتە ئەم نەسوورەکەی سلێمانی ئەم چەک و تانک و کەرەستە سەربازیانەی دەیبێنن ساڵانێک بۆ قڕکردنی کورد لەلایەن ڕژێمی لە ناوچووی بەعسەوە بەکارهێنراون. ئێستا بەشێک لەو چەک و تانک و کەرەستە سەربازیانەی ڕژێمی پێشووی لە ناوچووی بەعس لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە لە سلەیمانی نمایش کراون تاوەکو ڕۆڵەکانی کورد و نەوەکانی داهاتوو هەمیشە ئاشنا بن بەوەی کە بەم چەکانە چی کراوە بەرامبەر بە کورد. ئەمڕۆ لە ئەڵلقەیەکی نائاسایی سەعاتی سفر هاتوونەتە سلێمانی و دەمانەوێت ئەو کەرەستە جەنگیانەی ئەو چەکە قورسانەی کە لێرە نمایش کراون و ساڵانێک ڕژێمی بەعس بەکاریان هێناوە دژی کورد بە نمونە باز بکرێت و باس لە جۆری چەکەکان و لە چی شەڕێکا بەکارێنراون و تەنانەت نرخیشیان و ئێستا ئەم چەکانە گەیشتون بە چی پێشکەوتنێک ئەگەر مابن لە جیهاندا. ئەمە لەگەڵ عەقیدسەلام ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی هەمووی بە وردی لە ئەم نەسوورەکەەوە باز دەکەی. جەنابی عەقید دووبارە بەخێر بیتەوە. سپاسانەکەم، خۆتانیش بەخێر بێنەوە. هەر بژین. چەک و تانکێکی زۆر لە ئەم نەسوورەکە دانراوە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە. زەرورەکە نەوەی داهاتوو بزانن ئەم چەکانە چین و لە چ شەڕێکا بەکارهاتوون و چۆن ینی توانای سەربازی ئەم چەکانە چی بووە. من حەزەکەم یەکێک بەسەریانە بڕۆین و تۆ باسی بکەیکە چین. بە نمونە ئەم جۆرە ئەمە چییە و چی پێکرێت؟ ئەمە خۆی بۆ سەرباز بارکردنە ناقلە تەشخاص مدەڕعە. ئەم جۆرە چەکە لە ساڵی 1961 دەستیان کرد بە تەسمیمی ینی دروستکردنی چاک و ساڵی 1965 لە 1966 ئەمە هاتە مەیدانەوە. باش، ینی بەکار هاتە ناو سوپاکانەوە، پێوترێ BMP1. ئەمە لە دەوری 7 مەتر و نیو درێژیەتی 30 ملیم درعی هەیە لە پێشەوە، لە تەنیشتەکانەوە 20 ملیمە ئەمە بەس ئەستوریەکەیەتی. بەڵێ بە ملیم حیسابیەکەین ئێمە. قورسیشی لە دەوری 13 تەن و 200 کیلۆ بێتن. ئەمە لەلایەن کۆمپانیایەک ینی موسینگەی دروستکردنی چەک و مەچینە لە یەکێتی سۆڤێت کۆن کە پێوەترا گۆرگان ماش زاڤۆرد لەلایەن ئەوانەوە تەسمیمی ئەمە کراوە دروست کراوە. تەمان خۆی ئەمە 3 نەفەری تایە BMP. یەکەمیان کە بڵین شوفێرە جێی دانیشتووی، دووەمیانەوەی کە تۆپە کاردێنێتن، سێمیان ئامری دەبابەکەیە کە لە سەریە بێتن. تۆپێکی بچووکی پێوێ لە جۆری 73 ملیم، بەڵام لێرە لەبان تۆپەکە گەرسەیکەی پارچەیە ئاسن هەیە، ئەوە لەوێ موشەکێ داهاندرا پێوترا مالیۆتکە. مالیۆتکە لێنانە داهاندرا ئەوە بە تەل ئیشەکرد دژی تانک سوکەم تۆپە زەعیف و بەرامبەر بە تانک نەیەتوانی بەکار بێتن. جگەلەوەی کەسێ تیا بوو بڵین 11 کەسێگرت بەکارە هات بۆ سەرباز کە بگاتە سەنگەری دوژمن بەبێەوەی. ڕێکمە بەسمەوە بپرسم ئەمە بۆچی بەکاردەهات بە دیاریکراوی و عێراق لە چی شەڕێکا بەکاری هێناوە؟ ئەم BMP1 لە جەنگی عێراق و ئێران بە زۆری بەکارهات. باشە، بۆ بارکردنی سەرباز و لە ناو سووریا شەڕی ناوخۆی سووریا زۆر بەکاریان هێنا. ئەمە وەکو بەجەناتم وت 13 تەن و 200 کیلۆ ئەبێتن، 300 هۆرس پاوەرە مەچینەکەی، زۆر سەریع لەسەر خۆڵ ئەتوانێ 65 کیلۆمەتر بڕوە و جۆریشی هەیە لە BTR 234 ئەتوانێت سورعەتی بگاتە 125 کیلۆمەتر لەسەر خیلە. باش تامیان دەمان تانچی گازی لە بنەوە ئەبێتن، لە پشتەوە تانچی گازی هەیە، ئەو دەرگایانەی پشتەوە کە دەکرێتەوە تانچی گازە، لەبانەوە قەباغی هەیە مەسەلەن دەرگایە دەکرێتەوە سەرباز دەتوانێت ئەو 11 سەربازە لێنانەوە سەر دەربکەن و شەڕ بکەن. لە لاتەنیش شەوە پێم وابێ دەرگای بچووکە توانی کەلاشنکۆڤ دەربکەی شەڕی پێ بکەیت. تقریبا 3 متر 6 سانتیم پانی کەمترە. بەڵێ ئەم جۆرە
بەڵام ئێستا بەکار نایە ینی بڵێ چونکە خاڵی مۆدێلی تازە باسی مواسەفاتەکانی کرد ینی ئەم ناقیلەیەش خاسە خاڵی لاوازی چی بوو؟ خاڵی لاوازی ئەوەیە ئەمە لە پۆڵای ڕەک دروست نەکراوە ئەمە لە ئەلەمنیۆمە ئەلەمنیۆمی پرێسکراوە زەخ دەکرێتن لەوە دروستکراوە بەرگەی تۆپ ناگرێ یانیکی لەو حادسانی کە باسی بکەین لە جەنگی عێراق و ئێران کە سەربازەکانیان پێیبارە کرد ئەم پێشە دەمەکەیان پڕەکرد لە گریس بۆی RPG کاری لێنەکە چونکە RPG کاری لێکە مەچینەکەی لە پێشەوەیە ئەمە لە دواوە نییە ئەمە شۆنی قەپاغی مەچینەکەیەتی لێرە داهەندرێ سەر شوفێر لە دواوە هەبێتن هەروەکو وتم 20,000 دانە لەمە دروستکراوە 20,000 دانە لە جیهانە 20,000 دانە لەمە دروستکراوە دابش کردووە مەسر بە زواری وڵاتانی عربی کڕویەتی ینی عێراق سووریا مەسر ئەم جۆرەیان کڕیوە لە PMP1 بەڵام مۆدێلی تازەتری هەیە ئەو تۆپەی 73 ملیم بووەتە 100 ملیم لە هەمان کاتە لەگەڵ تۆپەکەیە دۆشکەیەکی 30 ملیمی لەگەڵایە لە BMP4 باش ئەوە بەکاری دێنن و لە شەڕی ناوخۆی سووریا بەکارهات PMP و زۆر باش چەکمان زۆر ماوە با بەسەریانە بڕۆین هەمووین بۆ ڕوون بکەیتەوە لە ڕاستیا جنابێتی فەرموو لەگەڵم لەسەر ئەم تابلویانە کە لەسەری نووسراوە لەلایەن مۆزەخانەی ئەم لە سوورەکەەوە ڕوونکردنەوە بۆ کەسانەی کە سەردانیەکەن دراوە هیچ تێبینیە کتەیە لەسەری یان هیچ ئەوەی کە زیاد ینی ساڵی دروستکردنی ساڵی 1970 بەس خۆی ئەمە لە 66 هاتە خزمەتەوە ئەستا و ساڵانە هاتووەتە عێراقەوە کە وەری گرتووە ئاینی سێ کەس سایق و ڕامی و ئامرەکەی تایە هەش سەربازەگرێ بەڵام ئەتوانی زیاتر تۆپەکەی 73 ملیم ڕاستە PKT محوەری ئەوە PKT ئێمە بە کوردەواری خۆمان پێڵین بەگەتە ینی وەکو بیکەیسی بەکاردێتن لەبانی بەسەوە نەی هەیە کە ئەتوانێت موشکێکی مالۆتیکای هەڵبگرێ لە بانخۆی دژی تانک زیادکرێت. ئەم تانکە یعنی بە ئەوەی لە ناو خۆمانە بەناو بانگە پێڵێن دەبابە زەبەلاحە پێما بێت T52 ئەمە T55 بە وردی باسی ئەمەم بۆ بکەی ئەمە چییە و ئەمە چی پێ ئەکرێت عێراق لە چی شەڕێکا بە دیاریکراوی ئەمەی بەکارێناوە ئەمە خۆی نمونەیەکە لە T54 ئێستا بڵین PTT کە بەکاری دێنی لە تانکە T ینی تایپ باش ژمارەکەی کوای دێتن لە ئەوڵەوە ساڵی دروستکردنی مەسان لە جەنگی جیهانی دووەم T34 هەبوو یەشەتی سۆڤێت T34 تانکێکی باش بوو بەڵام بەرەو ڕووی تایگەری ئەڵمانی نەیەتوانی بوەستێتن T34 ساڵی 1934 دروستکرا لە 1944 T44یان دروست کرد و بەشداری جەنگی جیهانی دووەمی کرد T44 دوای ئەوە لە 1946 T54یان هێنایە مەیدان بەڵام 22,000 تانک لەو جۆرە دروستکرا باش لە 1948 ئەم مۆدێلە هاتە پێشەوە کە پێوترێت T55 ئەمە چی هەیە؟ ئەمە T55 ئەو کاتەکە هاتە مەیدانەوە زۆر پێشکەوتوو بوو ینی ئەمە 37 تانە بێتن قورسی تۆپێکی 100 ملیمی پێوەیە بەکاردێتن زۆر سیستەمی هەیە مەچینەیەکی 12 پستۆنی پێوەیە بە هێزی 580 کۆرس پاوەرە ئەتوانێت 50 کیلۆمەتر تاکو 51 کیلۆمەترت بۆ دەرکات سورعەت لەسەر ڕێگا بەڵام لەگەڵ T34 و ئەوانە گۆڕانکاریەکە چی بوو بورجەکە گەورەکرایەوە لەبەرەوەی تۆ تۆپی 100 ملیمت هەیە ئەم بورجەی سەریمە بەستە باڵێ ئەوەیان گەورەکرایەوە هیچ تانکێ لە جیهانە بەقەدەمە دروست نکراوە T50 ژمارە چەند بووە؟ ژمارە ئەم تانکانە لە نێوان 86,000 تانک تاکو 100,000 تانک دروستکراوە لە جیهانە بۆ نمونە یەکێتی سۆڤێت 27,000 تانک و نیوی لەمە دروست کرد
پۆڵۆنیا دەوری 5,000 تانکی دروست کرد چکسلوڤاکیا 5,000 تانکی دروست کرد لەگەڵ T54 ئەگاتە 11,000 تانک چین ئەم تانکەی دروست کرد کە پێیانەوت تایپ 59 نەوەک 55 بەڵێ دوایەوە دەستکاری کرد تایپ 69 و تایپ 79 طبعا ئەم تانکە و کاتە کە دروستکرا نیزامی لیزەری تیا بوو لە جۆری KDT کە توانێت تحدیدی هەدەف بکاتن بە لیزەر بەڵام ئەم تانکە هەنێ عیبی تریشی هەبوو وڵات دێمە سەر خاڵە لاوازەکانی بەس بەڵێ. عێراق چۆن ئەمەی دەستکەوت عێراق ئەم تانکانەی شتی سۆڤێت کڕی هەر بڵین لە ساڵانی 60ەکانە ئەم تانکەی کڕی لە 1960 ئەم تانکە نرخی لە دەوری $200,000 بوو ئەو کاتە $200,000 بووە $100,000 چەندێکی کڕی بە ژمارە تقریبان عێراق زۆری کڕی زیاتر لە 2000 تانکی هەبوو لەمە لەم جۆرە T55 بەڵێ ئەرم جۆرە T55 طبعا وەکو بڵێن دیکەیتی تایە دۆشکەی بەگەتە باشە لەبانەوە پێشەوەی کە دۆشکەی تیابێتن 12.7 ملیم ئێمە لە کوردی پێڵین 12.5 بەڵام خۆی 12.7 ملیمە پێوەی نەبوو ئەو دۆشکەیە بۆی زیادکرا بۆی زیادکرا لە ساڵی 1960 و بڵین 69 بۆی دانرا کاتێک هەلیکۆپتەر هاتە مەیدانەوە دژی تانک مەترسی بوو بۆ هەسان دۆشکەیەکیان بۆی دانا 12.7 ملیم بۆ ئەوەی خۆی بپارێزیە دژی هەلیکۆپتەر و ئیشی کەش طبعا درعەکەی 99 ملیمە درعکی بە قووەتی هەیە لەو کاتەیە دروستکرا لە تەنیشتەکانەوەش بە هەموو جۆرێکی طبعا لەسەر ئەمە بستم لەسەرەوە کە باسی کردووە چۆن جیاوازیەکەی لەگەڵ T55 تانکە تازەکانە کە باسمان کردبوو پێشتر لە بەرنامەکانە باسمان کرد من حەزەکەم لێرە بەینی بۆم ڕوونکەیتەوە لێسە لە بەردەستمانە ئەم تانکە مەشقی زۆری ناوێ ئاسانە بەکارهێنانی باشە 4 کەسی تایە بڵێن شوفێر ڕامی مخابر و ئامری دەبابەکەی تایە بەڵێ تۆپەکەی وەکوتم 100 ملیمە ئەمانە قاوانی پێوەیە تەقاەکە حوزی تایە خاڵی زایفەکانیشی بۆ جەنابەت ئەمانەی کە ئێستا باسمان کرد بۆ جۆرەیە ئەمە لە چ شەڕێکە عێراق بەکارێنە ئەم تانکە لە شەڕی 6 ڕۆژە 1960 دژی ئیسرائیل بەکارهات ئەم جۆرە باشە و لە 1970 لە شەڕی تشرینە ئەم تانکە بەکارهات تایبەتی سووریا یعنی زۆر بەکاری هێنا لە یەک هێڕشێکە بە شەپۆڵ 1200 تانکی لەمە نرد بۆ جۆران هجومی کرد بەسەری هەرچەنە تانکێکی باش بۆ ئەو زمانە و بە لیزەر ئیشێ کرد و نیزامی حیمایی دژی چەکی کیمیاوی تایە لە جۆری KTD 1 و 2 کە هەست بە تیشکی گاما ئەکاتن یان بە چیمیایە بڵین سیستەمەکە پێڵێن NBC باشە نیکۆلار ینی ئۆتۆمی نیکۆلار بایۆلۆجیکال ئەند کەمیکال سیستم ئەو سیستەمەی تایە هەست بە تیشکی گاما ئەکا بۆ ئەوەی ئەو 4 کەسەی لە ناوی بپارێزیە بەڵام ئەو بۆمبەی کاتەقێتەوە بڵین ئەبێ لە دووری نێزیکە 700 متر بێتن ئەویش بە قووەتی 15 کیلۆتن بەڵام ئێستاکە دنیا گۆڕا ینی لە دووری 4 کیلومترەوە نەوەک 600 کیلومتر لە دووری 4 کیلومترەوە ئەتوانێت 4,000 متر بەڵێ ئەتوانێت ئەم تانکە بتوێنێتەوە بۆمبەکانی ئێستا بەڵێ زۆر باشە لە شەڕی پێشمەرگا ئەمە بەکارهات دژی کورد ئەم چەکە زۆر بەکارهات زۆر بەکارهات پێشمەرگە بەچی ڕوبەڕوویە بووەوە پێشمەرگە تەنها بە RPG ڕوبەڕووی ئەم تانکە کاری کرد یعنی بڵین کارێگەری چی بوو ئەوەتانێت تو ئەگەر بزانیتن بازێکی ینی RPG لێ بدەیت تەنها کوونێکی بچووکی یەکە شەرت نییە ئەوە ڕای بگرێ RPG بە نمونە با بوو بینەران یعنی ڕوون بێ RPG بدەیت لەم مەسافەی پێشەوە یان بیدەی لەو بورجەی سەرەوە یان بەر لوولەکەی بکەوێ جیاوازیەکی هەیە بۆ بەڵێ جیاوازی هەیە بەر لوولەکەی زەحمەتە بکەوێتن بەڵام بەر بورجەکەی بەڵێ ئەکەوێت بەر پێشی مەسەلەن لێ بدەیت بە هەمان زەرری لێدا هیچی لێ کرد نەخێر چووکە درعەکانی جیاوازە شۆن تاکو شۆن جیاوازی هەیە لەم تانکانەیە شۆنی هەیە زەعیفە شۆنی هەیە بە قووەترە فەرقەکاتن بەڵام بە شێوازێکی ئام ینی تۆ ئەگەر لە تانک لەم جۆرانتدا
لە بن بورجەکەی بدەی ئەها لێنانە بۆی بیتەقێنیتەوە لە پێشەوە بدەی تەنها شوفێرەکە ئاگری پێگا ئەسفێتەوە لە تەنیشتەکانی لە زنجیر یاواتە بینی زنجیر و گیانی لێنانە کە چۆنی تانکی گازی لێنانێ بەی لێداوە لەم تانکە باڵێ لێدراوە بەڵێ لێدراوە وەڵێ لێدراوە و سوتاویشە ما تاکو لە جەنگی عێراق و ئێرانە زۆر بەکار هات بڵین لە شەڕی شەربزدە نێزیگەی 120 تانک لەمە بەرامبەر بە تانکی ئێران کەوتەوە بەڵێکی زۆر سەکت بوو و ئەم تانکەش لە کوێت لە 1991 شاری خەفجی سعودیە ئەم تانکە چوەناویەوە 1991 بۆ شاری خەفجی ئەم تانکە چوەناویەوە کە هێزی فرقەی 5 بوو قیادەت قوات محەممەد القاسم بەڵکاتە ئەمە بوو بەڵام شایەوە وەکو داپرسیار لەسەر ئەم تانکە چکە چەکمان زۆر ماوە کە تەوزیحی لەسەر بدەیت ئێستا پێشکەوت و یعنی ئەمە پەرەی پێدرا ئێستا ئەمە هەیە بە مۆدیلێکی تر ئەم جۆرە مۆدیلی تازە زۆر دروستکراوە دوای تی 55 تی 62 دروستکرا باشە لەبەرەوەی تۆپەکەی 100 ملیم بوو بەریتانیا تۆپەکانی مەسەلەن کە هێنا لە جۆری ڕۆیال ئێڵحەوت یان لە تانکی M60 ئەمریکی ئەوانە تۆپەکانی 120 ملیم بوو ئەمە سەتە درعی ئەمەی هەڵاتەکان لەبەرەوە ئەوایە یەکێتی سۆڤێت بیر لەوە بکاتەوە کە ئەمە بگۆڕێبی هێنێتن تی 62 هاتە مەیدانەوە درعی بەقووەتر بوو دوایەوە تی 72 هات دوای تی 72 نسخەی هەیە جۆری هەیە یعنی ئێمی هەیە دوایەوە تی 82 هاتە مەیدانەوە تی 90 ئێس هاتە مەیدانەوە مۆنستەر کۆتاییەکەی تی 14 ئەرماتای رووسیە ئەمە باڵێ هەروەکو باشە لەلایەن نووسنگەی خارکێف زۆر تەمە دروست کراوە لە یەکێتی سۆڤێت زۆر باش دەسەکان خۆش بێ سەرت خۆش بێتن جەنابی عەقید ئەمەش حتمەن هەر تابلۆیەکی ئەوەیە وەسفی تانکەکەیە کە جەناب زۆر بە وردی باست کرد حەزەکەم بەسەر چەکەکانی تریشە بڕۆین بەڕاستی ئەو ڕووکردنەوەانە ئەمەش هەر ناقیلەیە ئەمە شەر ناقیلەیە بەڵام ئەم دوولولەیە ئەمە بەسەریەوە ئەوە چیە و ئەمە بەچی بەکاراتوە ئەمە خۆی بەرمایی پێوترێ لە ناو ئاوی شارڕوا پەڕێتەوە بەڵام ئەمە ئیتر دروستکردنی ڕاوەستە ئەمەی سەر ڕاوەستە ئەوە بڵین دۆشکە با بڵین دۆشکە لە جۆری زێتیو 23 ملیم پۆین دوی لەسەرایە طبعاً چەکێکی زۆر باشە و 23 ملیمە تایبەتی بۆ دژی هەلیکۆپتەری فڕۆکە بە نزمی کە ئەفرێتن و گولەکانی خارقاتوانێ ئەمانە ببڕێ کونی کاتن وەکو ئەوی پێشوش BMP1 ئەتوانێ عینی کاری لێ بکاتن ئەمە شەر هەشت سەرباز تاکو 11 سەرباز هەڵەگرێتن بۆی پەڕێتەوە عینی تاقمەکەی سێ کەسە یەک بیکەیتی تایە عێراق چەندی هەبوو لەمە زۆر کەمی هەبوو ئەمە بە شێوازەکانی هەتا کۆمە بڵین دژی کوردەوە بەکار نێنا تەنها لە بڵین لە دەربەندیخان و دووەکانە لەبەر ئاوەکە ئەمەی بەکارێنە ئەمانەی هەنێکی هەبوو لێنە پاشە و مواسەفاتت چییە کە ئەمە ئەم پارچە ئاسنە بەناو ئاوا ڕاتچانی بەچی ئەتوانێت حەوزیان بۆی دروست کردووە لێرە تازەکانی مەسەڵەن خەزانی تایە پانکەی تایە شفرەی تایە لە دواوە وەڵانە ئەتوانێت بە ئاوا بڕاتم من نرخی ئەمە چەند بوو ئەمانە نرخی ڕاستی نازانم چەنێ بوو ئەو کاتە چونکە شتێکی وا نەبوو بەڵامەرەوەیان کە باسمان کرد $100,000 بوو ئەمەش زۆر کەم دروستکرا بوو لەلایەن وڵاتانی ترەوە زۆر کەم دروستکرا بەکار نەهات چونکە ئێستا دنیا گۆڕا پێویستیت بەمە نییە تۆ سیارەت هەیە پردەکە لە بانیەتی یەکسەرە چێتە ناوەکە پردەکەت بووە دروستەکاتون و لێە پەڕێتەوە پێویست بە ناکە ئەم هەموو ئاسنە سەر بکەی لەم جۆرە شتانە ئێستا زۆر باش ئەمە شەر ناقیلەیە جەنابێ لە جۆری ئەوەیە
هەر لە جۆری ئەوەیە و هەمان ئیشی شەکەوانە هەمان ئیشی شەکاتن و ئەوەی تەکیشی هەمان ئیشە هەمووی ئەمانە ینی ئەمە ناقیلەکانن بە گشتی کە باسمان کرد هەمووی ئەمتیە گشتی بەتر نسخەی هەیە مەسەڵەن تۆ نسخەکانیە بۆڕیت ئەمانە هیچ بۆ جگە لە شەڕکردن و ئەوە بۆ گواستنەوەش بەکارەهات بۆ سەرباز بەس بۆ گواستنەوە بەس بۆ پەڕینەوە و گواستنەوەیە باڵێ بچووکە ئەو تەکەی پێوە نییە وەکو بڵین BMP1 بەڵێ کە تۆپی 73 ملیمی پێوە بێتن و موشکی مالۆتکای پێوە بێتن لەگەڵ پیکەیتیەکی پێوە بێتن کە ئێمە بێڵین بەگەتە ئەمە ئەوانەی پێوە نییە ینی تەنها بۆ نەقڵە تەنها بۆ نەقڵە زۆر باشە ئەمە تانکێکی ترە یعنی قوتمان دەبابەیەکی ترە ئەمە چی جۆرێکە و ئەمە لە چیا بەکاراتوە عێراق چەندانەی لەمە هەبووە ئەم تانکە T62 ئەمە مۆدێلی تازەی تانکی T55 باش لێرە گۆڕانکاری لەم تانکەیە لە چییە بوو لە تۆپەکەیەتی ئەوەیان وەکو وتمان 100 ملیم بوو ئەمەیان 115 ئەوەیان T55 خانەی هەیە وەکو کەڵاشنکۆف ینی گولەیە ئەخلێتەوە لە ناوی و دەرەچێ بەڵام ئەم جۆرانە خانەی نەما ناوەکەی لوسە ئەو تۆپەی کە لە ناوی دەرەچێ وەکو موشەکە ئەڕواتن زانیت ئەمە جیاوازێکی ئەمە درعی بەقووەترە هەستەکەم گەورە و زەبەلاحی قورسە وەزنی زیاتر قورسە ینی ئێستاکە ئەوە 37 تەن بوو T55 ئەمە 40 تەنە 40 تەنە ئاینی 580 کۆرس پاوەرە هێزی ئاینی 50 کیلومتر تاکو 51 کیلومترە سورعەتی ئەو تۆپەی پێوەیە ئاینی سیستەمی نیزامی ئەوەی پێوەیە بەڵام ئەم تانکە گران بوو لە چاو ئەوە یعنی ویان $220,000 1970 کۆوانە ئەمانە ئەگەیشتە $260,000 عێراق چەندێکی هەبوو لەمە ئەمە زۆر کەمی هەبوو لەمە چونکە خۆی هەر دروستکراوەی وەکوتم ئەوەیان نێزیکەی 95,000 تانک بەبانەوە دروستکراوە لە جیهانە ئەمە بە هەموویەوە 22,000 تانک دروستکراوە ئەمە چۆن گەشتە دەستی عێراق و ژماری گەشتە دەستی عێراق عێراق داوایە کرد ئەو کاتە پێویستی پێبوو لەلایەن مەسر و سووریا و عێراقەوە ئەیان ویست لیبیاش هەنێکی لیبیاش بەڵێ وەرگرت 260,000 بەڵام کەمیەتەکەی کەم بوو لە شەڕی پێشمەرگا بەکارێنا بەڵێ بەشداری کردووە ئەم چەکەش بەشداری کردووە دژی پێشمەرگا بەبانەوە خاڵە زعیفەکەی T55مان باس نەکرد کێشەی ئەوەیە ئەم تۆپانە 4 دەرەجە زیاتر دانابەزێتن کە لە بەرزیە بێ ناتوانێتن وەڵا ڕێکمە بەسم بۆ پرسیار بکەم یعنی ئەمە کە لە بەرزیوە بە ئامانجگیرە ئەمە چی پێکرێ بەرامبەر بەخۆی ئەگەر خۆی تانک دایمەن لە شەڕابێ شۆنی بەرزی بگرێتن نابێ لە چاڵا بێت بەڵام کێشەکەی ئەوەیە تۆپەکەی 4 دەرەجە دا ئەبەزێتە خوارەوە ناتوانێت لە هەدەفێ بدا کە لە خۆی هین بێتن بەڵام ئەم کێشەیە لە تانکی تازەیە هەمووی حەل بوو سیستەمی هایدرۆلیک کەواتە یعنی کە ناتوانێت بۆ نمونە ئەگەر لە بەرزیەوەمە هەدەف لەمە بگیرێ ناتوانێت زۆر بەرگەی لە خۆی بکە چۆن ئەمەیان دەپاراست لە کاتی شەڕدا بۆ نمونە ئەمە خۆی یەک تانک ناچێتە پێشەوە بەتەنیا بەردەوام تۆ کەتیبەیە کاڵی کەتیبەت دەبابا فێ کاتوە لە کۆمەڵێت تانک کە بەیەکەوە شەڕەکاتن بەڵام لە شەرتی ئەساسە تۆ بێ لە تانکە پێشەمو شتێ دەبابێ دوو دەبابێت و تانکێتە بێ بەرزی بگرێتن بەرزی بگرێت ماڵێ هەبێ بیگرێتن زۆر ئەمە بەلوولەکەیەوەی 9 مەتر درێژە بێتن بە کامەڵی نێزیکەی 450 کیلومتر بە تانکی گازەکەەوەی ئەڕوە بە سرعەتی 50 کیلومتر لە سەعاتێکە باشە بە دەناچمە ئاینی دۆشکەیە 12.7 ملیمی لەسەرا بوو لەگەڵ بەگەتەیەەکە ڤێرژنی تازەی چییە ئەمە ڤێرژنی تازە ئاخر مۆدیلی تی تەمان پیتی تی وەکوتم تایپ بەڵام لە هەمان کاتە تی بە مانای ترەکتەرە دێت لە ڕووسی ڤێرژنی تازەکەی ئاخر مۆدیلی تی 14 ئەرماتایە ئەوەی کە دروستکراوە بەڵام ئێستا نرخی گەیشتۆتە چەند توال لە چاو ئەوەی کە مەسەرەن باسی ئەمەد کرد $260,000 بوو ئەو سەردەما تانکەکان نرخی ئاخر تانک نرخی گەیشتۆتە 8.5 ملیۆن $8 ملیۆن وەکو کەی دوی بلاک پانفەری کۆری وابزانم ژمارەیەکی زیاتریشی لێ بەرهەمەیان ڕێ بەڵێ تۆ ئەگەر برامز بڵێ مێرکافای ئیسرائیلی بڵێ چاڵنجەری بەریتانی بڵێ ئەمانە نرخیان هەمووی لە $5 ملیۆن بەرەو سەرەوەی نەما بەڵام ئێستا زۆر وڵات بیر لەوە کاتەوە یەکێ لەوانە بەریتانیایە کەوازی لێبێنێتن بەسایی موسەیارات و بەڵێ
دژی تانک ئەم چەکانی کە ئێستا تازە دروستکراوە بەڵام ئەمریکا واز ناهێنێ ئەمریکا هەر تانکێکی هەبێ بە PTT دەست پێ بکاتن یعنی ئەوە تێستە تاقیکەیە بەڵام کە PTT گۆڕا بووە ئەوە لە خزمەتایە کاردێت بۆ نمونە M60 M48 M1A1 برامز ینی بە TTMەوە هەمووی دەست هەمووی لە خزمەتایە وانە لە خزمەتایە بەس هەر تانکی ئەمریکی بینی بە تی دەست پێ بکاتن ئەوە تێستە لەژێر تاقیکردنەوەیە ئێستا کە ئەمریکا واز لە تانک ناهێنێت چونکە پێویستیە ینی چەکێکی مەترسیدارە بەڕاستی تانک 2 ملیار و 900 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆی ئبرامز M1 A1 A2 بکاتە A3 ئێستاکە خەریکی ئەوەیە دروستیکە کە بتوانێت خۆی بپارێزێتن لە بڵین موسەیەرات و ئەو چەکانە حساس و استشعارات و ئەوانەی زۆرتیایەوە کۆمانە نییە کۆنە کە پێوی نەبوو لەو کاتەیە زۆر باشە کاک سەلام هەر لەسەر T62 قسەکەم زانم لەلایەن کێوە دروستکرام تانکە لەلایەن کێوە بەرەمێنرا بۆ یەکەم جار لە ساڵانی شەسەکانە لەلایەن نووسنگەی ئۆرال ڤاگنزاڤۆدەوە دروستکرا و دامەزرا هەر وەکووتم ینی 22,000 دانەی لێ دروستکرالەوە زیاتر نەبوو نرخی گران بوو بەڵام ئەم تانکەش لە 1970 بەشداری شەڕی کردووە لە شەڕی تشرینی 1970 لە نێوان ئیسرائیل و سووریا و مەسر بەشداری کردبوو تر ماوە لەسەری باسیکەی بۆ نمونە مەسەڵەن تۆ ئەگەر پیلەکانی مردبێتن پاتری هین پاتری باڵێ ئەمە تانکەکە بوتلی هەوای تایە ئەتوانی بەو زەختی هەوایە فلاونەکە بسوڕێنیتەوە ئەم تانکە بخەیتە ئیش بەبێەوەی پێویستیت بەوە بێت ئەو مواسەفاتانەشی تایە بەڵێ بەکاری نێنیتنەوە تەمە کۆتایی تانکی T62 کەس باز بکرێتن مەدە زۆر باشە تانکەکانمان تەواو کرد هێشتا هەر زۆر یعنی چەک و ئۆتۆمبیلی سەربازی ترماوە کە باسیکەین بەڵام یەکشت لێرە لە ئەم مۆزەخانەی ئەم نەسوورەکە سەرنجی ڕاکێشام کاک سەلام ئەم بۆمبانە بوو ئەمە چی جۆرێکە مە چۆن بەکارێنراوە بە چی بەکارێنرێ مۆمبی نەپاڵم بەکارە هاتە و کاتەیە ئەمانە ئەنزیلاقیە ینی فڕۆکە فرێداتە خوارە و ئیتر بەرەو هەدەف چونکە بڵین مەچینی پێوە نییە پاڵی بنێتن زۆر بەهێزە جۆرێکیشی هەیە فەراغیە بۆ نمونە ئەگەر بەکاری بێنیت کە ئەتەقێتەوە تەولیدی بڵین هەوایە دروست دەکاتن هەتاکو لە ژێرزەمیبی دەرگای ژێرزەمیش لێ ئەکاتەوە هەر بە زەختی هەوا بە زەختی هەواکەی بەڵێ ئەلەم جۆرانە تەبانەوە خۆشی قیاساتیە دایسە ئەی بەسی وەیکەیتەوە زەڕی ئەمە چیە ینی زیانەکەی چییە کە تەقێنرا لە شوێنێ وێرانێکە ئەو شۆنە وێرانەکاتن هەر بینایە بێ هەر شتێ بێتن لە ناویەداتن ئەمە زۆر بەکاریە ناڕژێمی باڵە زۆر بەکاریێنە و دژی کوردیش بەکاری هێنا بەڵێ لەلایەنەوە دروستەکراوە بۆ ئەمانە لە خۆی لەیان زۆر وڵاتەوە دروستەکرێت یەکێتی سۆڤێت چین دروستەکرێت هندستان بە تایبەتی ئەو چەکانی کە بڵێن دژی کورد لە ساڵانی هەفتە زۆری لە هندستانەوە هات لە هندستانەوە هات چونکەوانم تیازی باسی ئەوە کە لەلایەن فڕۆکەوە خێتە خوارەوە ئەمە لەلایەن چی فڕۆکەیەکەوە ئەم جۆرە بۆمبانە خێتە خوارە لەلایەن سیخۆیەوە لەلایەن سیخۆ مێک توانای ئەوەی نییە ئەمانە هەڵبگرێتن و فڕێ بداتن لەلایەن سیخۆیەوە فرێدرێتە خوارەوە ئیتر سیخۆی 20 سیخۆی 22 بە عەدەدی زۆر هەڵێگرتن بە جۆری فڕۆکەکە سیخۆی 20 فڕۆکەیەکی قورسانەیە توانی زۆر هەڵبگرێت سیخۆی 22 باشتر و زیاتر بەڵام سیخۆی 25 نەخێر عەدەدێکی زۆری هەڵەگرت چونکە 11 شوۆنی هەڵواسینی هەیە لە بن باڵەکانی لە بنزگی بەڵام فڕۆکەکانی تر 4-5 شوۆنی هەیە بۆ هەڵواسین توانای ئەوەی نەبوو کە زیاد هەڵبگرێتن و وەزنیشی تەوانە بێ بزانی قورسی ئەمە چەندێکە بۆ فڕۆکەکە کە هەڵیەگرێتن ماومانە بەردەوامە بین ئەچینە سەر ئەو ئۆتۆمبیل و تۆپ هاوێژەکان و ئەو هاوەنانەی کە بەکارێنراون لە شەڕدژی پێشمەرگە و سوپای عێراقی هەیبووە و ئێستا بکەیشتون بەچی قۆناغی
باڵێ انشاءڵ کاک سەلامێکێک لەو بۆمبانەی کە لە مۆزەخانەی ئەمنە سوورەکە نمایش کراوە بۆمبی عنخودی بۆمبی هێشووی کە بۆمبێکی زۆر مەترسیدارە و باستەوە کرێ پارچەی لێ بێتەوە دواترە تەقێتەوە ئەمە بەکارهێنراوە لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە. حەزەکەم باسێکی ئەو بۆمبم بۆکەی مەترسیەکەی چییە؟ ئەمە چۆن بەکارهێنراوە؟ بەڵێ ئەم بۆمبە بەکار هاتووە لەلایەن ڕژێمی باس ئەمە بۆمبەکەی بەڵێ ئەمە جۆرەکەیەتی باشە ئەمە وەکو حاویەیەکە ئیتر لە ناوی بۆم ڕیسکراوە کاتێکە نێزیک زەویە بێتەوە بۆی هەیە هەنێکی لە ئاسمانە تەقێتەوە ئەو بۆمبانەی ناوی بڵاوە کاتەوە تەمان خۆی ئەمە قەدەغەیە لە جیهانە محەڕەمە دووەلیەن بەڵام وڵاتان بەکاری دێنن ینی حەزبی بەعزدژی کورد بەکاری هێنەوە لە جەنگی عێراق و ئێران بەکاراتوە ئێستاکەش لە جەنگی رووسیا و ئۆکرانیا بەکاردێنێن رووسیا بەکارهێنەوە هەردوو لە هەردوو ئۆکرانیاش بەکاری هێنا و رووسیاش بەکاری هێنا بەڵام ئێستاکە ئەم جۆرە نەمانی خۆتەزانی چەک پێشکەوتووە ساڵانە تکنۆلۆژیا پێشەکەوێ ئێستا جۆرێکی هەیە کە ئەکەوێتە شەر نییە لە ئاینی دەقەیە بتەقێتەوە ئەمان لە ساڵی 1990 ئەمریکاش بەکاری هێنا دژی عێراق لە فڕۆکەخانەکان بۆی شەلیان بکەنە جوولێنەوە ئەمانی ئێستاکەتیایەتی حەساسی حراری تایە کە لە عەرزەکەوێ بڵاوە بێتەوە ناتەقێتەوە مەبەست پارچەیەکێتی یان هەموو گول ئەهینەوە بۆمبەکەی لە ناوی کە بڵاوە بێتەوە لە عەرزەکەوێتن حەساسی تایە حراری گەرما هەست بە تۆ ئەکاتن بە مرۆڤ کاتێککە ڕەتەبی ئەگەر لێ کەوت بێتن یەکسەر بەرزە بێتەوە ئەتەقێتەوە سەرتا واتە ئەو ناوچەیە بڵین کە سەرباز لە سەنگەر وانەیە بێ ئەمە بڕێژێتن تەواو کۆتایی پێدێ حرەکەت پێ ناکرێتن بەم بۆمبە بەڵێ بەمە وڵا حەزەکەم لەسەری بۆستم ینی ئەمە عێراق ڕژێمی سەدام حوسێن چۆن بەکاریهێنا لەکوێ بەکاریهێنا دژی کورد بە ڕێژەیەکی زۆر بەکاریهێنا بەکاریهێنا بەڵێ لە شەڕە زۆر بەکاریهێنا لە دەوروبەری هەڵەبجەش بەکاری هێنا لە دۆڵی بالیسانە بەکاری هێنا لە چۆمان حاجی ئۆمەران ئەمە هەر لەلایەن فڕۆکەوە فرێدرێتە خوارەوە باڵێ عینی ئنزیلاقیە یعنی بەبێ ئەوەی تەوجیهە بێ ڕێک فرێدەی بۆ شوێنێ تەنها ئەگەر ببینی مەسەرەن لەوەیە وەکو پانکە و خڕێکی پێوێ ئەوە مەڕوەحیە خوولێنێتەوە ئیترە تا کۆگاتە ئەو شوێنەی کە فڕۆکەوان بە مەزانی خۆی بە قیاسی خۆی فرێدا کەوێتەوێت دەکەێتەوە بەڵام ئێستا تازەکانی بڵین وەکو بۆمبی فاب 3000 و 5000 هەر بەو جۆرە بوو کە ئەکەوتە خوارەوە بەڵام ئێستا نەخێر باڵیان بۆی دانا و مەشینە بچووکیان بۆی دانا لە دواوە تاکو دووری 150 کیلومتر ڕوا ینی ئەو فڕۆکەیە لە دووری 150 کیلومترەوە فرەیەدا لە مۆدێلە تازانە بە زۆری خۆی 34 رووسی بەکاری دێنێت هەڵێگرێتن بەڵێ زۆر باش دەستەکان خۆش با بەردەوام بین لەسەر باسەکەمان ئەم بەشەی ئەم ئەڵلقەی بەرنامەی سەعاتی سفر لە ئەمنە سوورەکە کۆتایی هات بەڵام لە بەشی دووەمدا هەر لەناو مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە دنیایەک باس و خواسی تر لەگەڵ ئەو کەرەستە سەربازیانە و ئەو تانکانی کە لێرە هەیە و لەگەڵ پێشکەوتنەکان کە ئێستا جیهان و وڵاتە زلێزەکان بە خۆیانەوە بینیوە باز دەکەیت بەردەوام.